شانی عزیەتی بێ ئەم هەموو هەڵبەستن و محاجرە و فەرتەنەیە بێش عزیەتی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هات دەستنوێژ بشوە، هێشتا دەستنوێژی نەشۆت بێ گوتی السلام عەلەیکە یا رەسوول الله، پێغەمبەر جوابی نەیە. لە ڕیوایەتێکا فەرمێ دەستی هێنا بە دیوارەکەی خۆڵ بوو تەیەمومی کرد، لە ڕیوایەتی دووەمە تیایەتی جارێکی تر بووە فەرمێ چوو دەستنوێژی کرد، دوای عوزری بۆم سەحابەی هێنایەوە. فەرمی بۆیە جوابم نایەتەوە ئینی کەریهتو ئەن ئەذکر الله إلا على طهر، لە ڕیوایەتکە على طهارة، من پێم ناخۆشە ناوی خوا بێنم بەبێ دەستنوێژ. ئێتۆ پێ خۆشە بەبێ دەستنوێژ ذیکرکەی ناوی خوا بێنی کە سەلام ناوێکە لە ناوەکانی خوا، السلام المؤمن المهيمن. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری پێ ناخۆش بە کەسوکایەتی بە ئاژەڵ بکرێت، داغ بکرێت یا لە دەموچاوی بدرێت. فەرمیێتی لعن الله، لعنەتی خوا لەو کەسە بێ من اتخذ الشيء فيه الروح غرضا، لەو کەسە بێ کە ڕۆح لەبەرێ دانێ بۆ نیشانە و دەستڕاستی و مشتی لێگرێتەوە. لعنەتی خوا لەو کەسە بێ کە چیەکات ئاژەڵی هاتکە کاچێ کلچیە بڕێ گوێ بڕێ نازانم ئەی شێوێنێ دەموچاو و سەر و شێوەی. بۆیە فەرمێ بە هیچ شێوەیە ئەوە مەکەن، حتا ئەگەر مەڕێک ئاوا بەسرایەوە لە دوورەوە نیشانەی لێگیرا دوایە فەرمێ کەراهەتی هەیە هەتا گۆشت خواردنەکەشی، لەبەرەوەی خراپ و پێغەمبەر پێی خۆش نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام. پێشی خۆش نەبووە و زۆر ڕقی لێ بوو یەکێ بەسەر قەبرانە بڕوە، فەرمێتی لەئین ئەمشی عەلى جەمرەة ئەو عەلى سەیف ئەو ئەقصف نەعلی برجلی، ئەگەر منی پێغەمبەری خوا بەسەر پشکۆی قاچدا بنێم لەسەر پشکۆی ئاگری گەشاوە، یا لەسەر باری تیژیش بشێر، یان بەش و ژن بیدورمەوە بەژێر قاچم، ئاخرەشێکی ئازارێکی قورس نەمسیان. ئەفەرمێ و ئازارم لا خۆشەویستە لەوەی ئەن ئەمشی عەلى قەبرین، بەسەر هەر گۆڕێکا بڕۆم، لە ڕیوایەتی دووەم عەلى قەبری موسلیمین، بەسەر گۆڕی موسڵمانێکا بڕۆم. لئن يجلس أحدكم على جمرة، هل كسي ليوا أجل سبشكوي أجل دابنيش فتحرق ثيابه فتخلص إلى جلده خير له من أن يجلس على قبر. زور باشتر أجل پۆشاشی بسووتێنێ گۆشتی بسووتێنێ زۆر باشتر لەوەی لەسەر قەبرێ دانیش. یەکێ دوو نعلیپانی لە پیاوە فەرمی ئەلقی سەبتیەتەی ئەو دوو نعلە دانێ ئەنجاوە لەسەر قەبرە. یەکێک شانی دایە بوو فەرمی لا تؤذی صاحب القبر، عەزیەتی مەیە شانی عەزیەتی بێ ئەم هەموو هەڵبەستن و محاجرە و فەرتەنەیە بێش عەزیەتی.